موچەی فەرمانبەرانی هەرێم لە نێوان بەرزی و نزمی نرخی نەوتدا. هەرێمی کوردستان لە مامەڵەکردن لەگەڵ نەوتدا مێژوویەکی دیێرینی نییە، بەڵام بە گەڕانێکی سەرەتایی بۆ دەردەکەوێت. زۆرترین قسە و باز لەبارەی ئەم بابەتەوە لە هەرێمی کوردستان و دەرەوەی هەرێمیش لەسەر نەوتی هەرێم کراوە. لە کاتی دەرهێنان و هەناردەکردنی نەوت هەمیشە ئەوە بەگوێی هاوڵاتیاندا دەدرا هەژار لە کوردستان نامێنێت، هەمووان مانگانە بڕێک لە داهاتی نەوت وەردەگرن، بەڵام ئەم وتەیە ئاوەژوو بووەوە بەهۆی ئەوەی نەک هاوڵاتی ئاسایی نەیتوانی لە داهاتی نەوتی هەرێم سوودمەند بێت، بەڵکو حکومەت نەیتوانی موچەی فەرمانبەرەکانیشی پێ بدات. حکومەت سیاسەتی هەرڕۆژە و قسەیەک لەبارەی نەوت لەگەڵ هاوڵاتیان پەیڕەو دەکات. ئەوە تا لە سەرەتادا و بەر لە دەرهێنانی نەوت وتی نەوت دەکەینە چرای خۆشگوزەرانی، نەوت دۆزرایەوە و دەرهێنرا، بە بۆری هەناردەکرا، نرخی نەوت دابەزی. بەڵام حکومەت لە ساڵی 2014 لە زاری ئاشتی هەورامی وەزیری سامانە سروشتەکانەوە وتی لە ساڵی 2016دا هەناردەی نەوت دەکەینە 1 ملیۆن بەرمیل و چەند نرخ دابەزێت، بە زیادکردنی هەناردەکردن قەرەبووی دەکەینەوە. هەر لەو ساڵەدا بێوار خەنسی ڕاوێژکاری سەرۆکی حکومەت ڕایگەیان ساڵی 2020 هەناردەی نەوتی هەرێم دەگەیەنینە 2 ملیۆن بەرمیل نەوتی ڕۆژانە و خۆشگوزەرانی ئەو کاتەیە. بەڵام کارگەیشتە ڕادەیەک لەو ساڵەدا کە خەنسی باسی دەکرد فەرمانبەرانی حکومەت تەنها 3 موچەی تەواو و لە سەدا 19 موچەکانیان وەرگرتووە. نرخی نەوت لە ساڵی 2014 بە ڕێژەیەکی بەرچاو ڕووی لە دابەزین کرد. حکومەتی هەرێم پاشەکەوتی موچەی دەست پێ کرد. نێچیروان بارزانی ڕایگەیان پاشەکەوت لە موچەی فەرمانبەران دەکەن و لەگەڵ بەرزبوونەوەی نرخی نەوت پاشەکەوت لا دەبن. نرخی نەوت گەیشتە سەروی $60 تا بەغدا مانگانە بڕەپارەیەکی نەدایە هەرێم حکومەت نەیتوانی پاشەکەوت هەڵبگرێت و موچە بە تەواوەتی دابین بکات. ئاشتی هەورامی وتەیەکی هەیە کە لە ناو هاوڵاتیاندا بە وتەیەکی بەناوبانگ ناسراوە کە دەڵێت نەوت بگاتە $100 موچە هەروەکو خۆی دەبێت. بەڵام حەل ئەوە نییە کە ئێمە دانیشین ئینشاءڵڵا نەوت دەچێتەوە $100 بەخوا بچێتەوە $100 ببێ بە ملیۆنێکیش و تاڵەما بەم مەسارە بڕۆین ئێمە ئەو قەیرانە هەر بەردەوامە بێ. لە کاتی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە جیهاندا نرخی نەوت دابەزی. حکومەتی هەرێم مۆدێلێکی نوێی لە پێدانی موچە هێنای ئاراوە. ئەویش پێی دەڵێت تەمویلی موچە بۆ هەر مانگێک و بڕێک لە موچە دەبڕێت و هیچ پابەندیەک بۆ گەڕانەوەی پارەکە بۆ فەرمانبەران ناخاتە ئەستۆی خۆی. ئەم بڕیارە کاتێک درا نرخی نەوت کەمتر لە $20 بوو. ئێستا نرخی نەوت سەر و $60 و بە هەمان میکانیزم و بە هەمان لێبڕین موچە دابەش دەکرێت. لە کاتێکدا ئەگەر بە شێوەیەکی سانە و ساکار حسابی بۆ بکەین حکومەت لەو مانگەدا کە نەوتی بە $20 فرۆشتووە لەگەڵ ئەم مانگەی کە نرخەکەی بۆ سەر و $60 بەرز بۆتەوە بڕی $522 ملیۆن مانگانە جیاوازی فرۆشی نەوتە لە نێوان ئەو دوو مانگەدا $522 ملیۆن بە نرخی یاسای بانکی ناوەندی واتە 800 ملیار و 400 ملیۆن دینار واتە تەنها زیادەی نرخی فرۆشتنی نەوت دەکاتە نزیکەی کۆی موچەی فەرمانبەرانی حکومەتی هەرێم. فەرمانبەران و چاودێران هیچ دڵخۆش نین بە بەرزبوونەوەی نرخی نەوت چونکە دەزانن بەرزبوونەوەی نرخی نەوت لە ئاسایی ئەم سیاسەتەی کە حکومەتی هەرێم پەیڕەوی دەکات هیچ جیاوازیەک دروست ناکات لە ژیانی ئەواندا و موچە هەر وەک چەند مانگی ڕابردوو دەمێنێتەوە و حکومەت لەگەڵ بەرزبوونەوەی نرخی نەوت دەستکاری موچە ناکات. وەکو دەوترێت کاتێک نرخی نەوت دادەبەزێت ڕاستەوخۆ ئەمانیش داهاتی هاوڵاتیان کەم دەکەنەوە. بەڵام هەر بەرزبوونەوەیەک لە نرخی نەوت نابێتە هۆی بەرزبوونەوەی داهاتی مانگانەی هاوڵاتیانی هەرێم و فەرمانبەران چونکە حکومەت سیاسەتی برسیکردنی هاوڵاتیەکانی گرتووەتە بەر.